ئامادەکاریەکان بۆ پێشوازیکردن لە هاتنی گەشتیارەکە وە کەزانین چەند ڕۆژێکی کەممان ماوە بۆ جەژنی ڕەمەزان هەڵبەتە گەشتیارێکی زۆر سەردانی ناوچەکانی هەرێمی کوردستانەکەات و بە تایبەتیش لە سنووری پارێزگای سلێمانیا هەڵەبجە و ناوچەکانی دەوروبەری هەڵەبجەمان هەیە کە ساڵانەی گەشتیارێکی زۆر سەردانی ئەو ناوچاناکەن. سۆماجگە لەوەش باسی ئەوەش ئەەکەین تاوتوێی ئەەکەین گرنگجی و باغدام بە کەرتی گەشت و گوزار تایبەتی لە هەرێمی کوردستان. بەڵێ بە تایبەتیش لە هەڵەبجە بەبزانین تا چەند گرنگی بە کەرتی گەشتیاری زراوە لەو ناوچەیەدا بە میوانداری زۆر بەڕێز هەورامان جەلال کە بەڕێزیان وتەبێژی گەشت و گوزاری هەڵەبجەن و ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵماندا دەبن. کاک هەورامان سڵاو لە بەدبانیت باش سپاس بۆ ئامادەبوونت. کاک هەورامان بەیانیت باش. بەیانیەوە باش سڵاو لێەوە سڵاو لە بینەرانی کورسان. زۆر سپاس. کاک هەورامان ئەگەر سەرەتا هەر لە ئامادەکاریەکانەوە دەست پێ بکەین هەڵبەتەوە ئاماژەم پێکرد چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ جەژنی ڕەمەزان با بزانین تا چەند ئامادەکاری کراوە بۆ هاتنی گەشتیار بۆ پارێزگای هەڵەبجە و ناوچەکانی دەوروبەری هیچ ئامادەکاری کراوە لە ئێستا؟ بڵێ دیارە ئێمە لە سەرەتای ساڵەوە بۆ بتوانین پێشوازی لە هاتنی گەشتیاران بکەین هەموو ئامادەکاریەکی خۆمان ئەکەین بۆ پلانی ساڵی خۆمان داهێن و ئێمەش لە بۆنەکانە پلانێکی تایبەتمانەیە. دیارە ئێمە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە وەکو بەڕێبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە پلانی خۆمان داناوە بۆی پێشوازی لە هاتنی گەشتیاران بکەین بۆ ناوچە گەشتیارەکانی ئێمە. ئێمە لە سنووری پارێزگای هەڵەبجە 36 ناوچەی گەشتیاریمان هەیە کە تایبەتمەندی گەشتیاری جیاوازیان هەیە هەر لە ناوچەی شوێنەواری ئاینیەوە و چارەسەری سروشتیەوە و مێژوویی و شوێنەواری و کولتوری هەموو ئەمانەوەیان کردووە گەشتیار ساڵانە ڕێژەیەکی زۆری گەشتیار سەردانی ناوچە گەشتیارەکانی ئەمە بکە. وەک ئاماژەم پێکرد ئێمە وەکو بەڕێبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە پلانی خۆمان داناوە و دیارە لە ڕۆژانی جەژنا بە پلانێکی تایبەتەوە پێشوازی لە هاتنی گەشتیارانەکەین کە پلانەکانیش خۆیان نەبینەوە لەوەی ئێمە سەرەتا هەماهەنگێکی باشمان لەگەڵ سەرجەم و بەڕێبەرایەتیانە هەیە کە هاوکار و هەماهەنگی ئێمن لە بەرەو پێشچوونی پلانەکان و سەرکەوتنی پلانەکان وەکو پارێزگاری هەڵەبجە کە بە سوپاسەوە هەموو جارێک هاوکار و پشتیوانێکی ئەما بێەوە بەڕێز قایمقامی هەڵەبجە و بەڕێزان بەڕێبەرایەتی ئاسایشی شارە زوور و بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەڵەبجە و بەڕێبەرایەتی پۆلیسی هاتوچۆی هەڵەبجەوە بەڕێبەرایەتی تەندروستی هەڵەبجەوە بەڕێبەرایەتی گشتی شارەوانیەکان هەموو ئەمانە هاوکارێکی باشی ئێمن لە جێبەجێکردنی پلانەکانی ئێمە بۆ ڕۆژانی جەژن بە چەند تیمێکی جیاوازەوە چاودێری ناوچە گەشتیارەکانەکەین و پێشوازی لە هاتنی گەشتیارانەکەین و تیمێکی تایبەتمان تایبەتە بە چاودێریکردنی نرخ بۆ خۆتان نەزانن یەکێک لەو گرفتانی یەکێک لەو کێشانی کە ڕوبەڕووی گەشتیاران نەبێتەوە لە ناوچە گەشتیارەکان نرخەکانە کە بەشێک لەو شوێنە گەشتیارانە لەو شوێنانی کە هەن لە ناوچە گەشتیارەکانان نرخەکان بە شێوەیەکی جیاواز داهێن ینی بۆ خۆیان پابندابن بۆ نرخانەی کە ئێمەوە دامان ناوە بۆ ئێمە لە ڕێگەی تیمێکی تایبەتەوە چاودێریە و نرخەکانەکەین وە لە ڕێگەی لیژنەکانمانەوە سەردانی ناوچە گەشتیارەکانەکەین وە پێشوازی لە هاتنی گەشتیارەکەین وە بە نقڵ و بە شیرینی لە بازگەکان ئێمە پێشوازی لە هاتنی گەشتیارەکەین. بەڵێ کاک هەورامان وەک خۆت ئاماژەت پێ 36 ناوچەی گەشتیاری لە هەڵەبجە هەیە. پرسیارەکەم ئەوەیە وەک بەڕێبەرایەتی گەشت و گوزاری هەڵەبجە پلانتان چییە بۆ ئەوەی لە داهاتوودا یاخود بڵین لە داهاتوێشی نزیکدا سەرنجی زیاتری گەشتیاریان ڕابکێشرێ بۆ ناوچە گەشتیارەکانی هەڵەبجە؟ بەڵێ دیارە ئێمە وەکو وتم لە سەرەتای ساڵەوە هەموو ساڵێک بە پلانێکی تایبەتەوە پلانێکی تایبەت دانێن بۆی بتوانین لە ماوەی و ساڵا سەرنجی گەشتیار بۆ خۆمان ڕابکێشین. خۆشبەختانە لە دو ساڵی ڕابردووە هاتنین گەشتیار بۆ ناوچە گەشتیارەکانی ئێمە بە ڕێژەیەکی باش زیادی کردووە. پلانمان هەیە ئەم ڕێژەیە بە بەردەوام زیادکەین وە سەرنجی گەشتیاران بۆ ناوچە گەشتیارەکانی ئێمە ڕابکێشین. ئێمە دیارە ساڵانە لە ڕێگەی چەند پرۆژەیەکەوە داوا لە وەبەرهێنان و وەبەرهێنەران و حکوومەتی هەرێمی کوردستانەکەی ئێمە پێویستمان بە کۆمەڵێک پرۆژەی جیاوازە بە پرۆژەی نوێ بۆی بتوانین سەرنجی گەشتیار بۆ ناوچە گەشتیارەکانی پارێزگای هەڵەبجە ڕابکێشین و جا لەوەش ئێمە لە ڕێگەی پلانمان هەیە ئەم ساڵ بۆەوەی بتوانین ژمارەیەکی زۆر گەشتیار بۆ ناوچە گەشتیارەکانی خۆمان ڕابکێشین
چەند ویستیڤالێکی جیاوازەکرێت لە پارێزگای هەڵەبجەیەکێک لەو ویستیڤالانە ویستیڤالی هەنارە پلانمان هەیە ئەم ساڵە و ویستیڤالە بە شێوەیەکی نێودەوڵەتی بکرێت واتە ئەم ویستیڤالە بکرێت بە نێودەوڵەتی کە خۆیان بینێتەوە لە گەشت و کاڵ کە پرۆژەیەکە بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی پێشوە پاڵپشتی کردووە یەکێکە لەو پرۆژە سەرکەوتوانەی کە توانیوێتی هەم لە بواری کوشت و کاڵ و هەم لە بواری گەشتیاریە ڕۆڵێکی باشی هەبێ و دەورێکی باشی هەبێ چ لە بەرزکردنەوەی ژێرخانی ئابووری و چ لە ڕاکێشانی سەرنجی گەشتیار بۆ ناوچە گەشتیارەکانی ئێمە وەکو وتیشم ئێمە لە هەڵەبجە تایبەتمەندی جیاوازمان هەیە بۆ نمونە ئێمە ئاینی جیاوازمان هەیە وەکو کاکەیەکان کە چەند مەزارێک و چەند شوێنێکی ئاینی جیاوازیان هەیە و جا لەوەش ئێمە لە ڕووی ئاینی ئیسلامیشەوە ئێمە ئەگەر سێری ناوچەکە بکەین طریقەتی نەقشبەندی لە ناوچەی هەورامانەوە کۆمەڵبوونی کۆمەڵێک خانەقا هەموو ئەمانە ڕۆڵیان هەیە بۆی بتوانین گەشتیار بۆ ناوچە گەشتیارەکانی خۆمان ڕاکێشین وە چەند شوێنێکی مێژوویشمان هەیە بۆ نمونە ئێمە مزگەوتی گەورەی خوڕماڵمان هەیە کە ئێستا خۆشبەختانە لەلایەن خێرخوازێکەوە سەرقاڵی نۆژنکردنەوە بە شێوازە کلاسیکە کۆنەکەی کە پێشتر هەبووە واجیا لەوە ئێمە قەڵای خان ئەحمەدخانمان هەیە کە هەموو ئەمانە ئەتوانن دەورێکی باشیان هەبێ و ڕۆڵێکی باشیان هەبێت لە ڕاکێشانی سەرنجی گەشتیارە بۆ ناوچە گەشتیارەکانی ئێمە ئەمێ ئاماژە بۆش بکەم ئێمە لە ڕێگەی کۆمپانیاکانەوە یەکێک لەو کارانی کە پێی هەڵەسین ئێمە لە ڕێگەی کۆمپانیاکانەوە و لە ڕێگەی بلوگەرەکانەوە ئەو بلوگەرانەی کە لە دەرەوەی هەرێم چ لە ناوەوەی هەرێم ڕۆڵیان هەیە و ڕۆڵیان هەبووە لە ڕاکێشانی سەرنجی گەشتیاران ئێمە لە ماوەی ڕابردووە خۆشبەختانە ژمارەیەک بلوگەری وڵاتانی عەربیمان هێناوە بۆ پارێزگای هەڵەبجە بۆیە بتوانین بە بازاڕکردن بۆ ناوچە گەشتیارەکانی خۆمان بکەین ئەتوانم بڵێم کاریگەریەکی باشی هەبووە و جا لەوەش ئێمە لە ڕێگەی کۆمپانیا گەشتیارەکانی عێراقەوە توانیمانە ژمارەی گەشتیار بۆ ناوچە گەشتیارەکانی خۆمان زیاد بکەین ئەوەی بۆ ئێمە جێگەی خۆشحاڵیە ساڵانە هاتنی ژمارەی گەشتیاری بیانی بۆ ناوچە گەشتیارەکانی ئێمە لە بەرزبوونەوەدایە بۆ نمونە ئێمە ساڵی پار چەند تیمێکی جیاواز لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا ڕۆژاوای ئاسیا وڵاتە عەربیەکانەوە سەردانی ناوچە گەشتیارەکانی ئەمەیان کردووە بۆ ئەم ساڵیش تا ئێستا چەند تیمێک هاتوون کە هەموو ئەمانە ینی ڕۆڵێکی باشیان هەبووە لە ڕاکێشانی سەرنجی گەشتیار بۆ ناوچە گەشتیارەکانی ئێمە. باشە کاکە وەڕامان باس لەوە کرد کە لە سنووری پارێزگای هەڵەبجە چەندین شوێنی گەشتیاری هەیە و چەندین شوێنی مێژووی و هەروەها ئاینی هەیە و باسیش لەوە کرد کە ساڵانە گەشتیارێکی زۆر سەردانی ئەم شوێنانەکە چ لە هەرێمی کوردستان بێت یاخود لە دەرەوە بێت یاخود گەشتیارانی بیانی بێت بەڵام تا چەند کار لەسەر ئەوە کراوە کە ڕێنمایی تایبەت بزەن بۆ گەشتیارانەی کە بۆ نمونە لە ناوەڕاستی خوار و عێراقەوە یانە هەرێمی کوردستانەوە یاخود گەشتیاری بیان و نوێنە هەرێمی کوردستانەوە تا چەند ڕێنمایی تایبەت بە زمانە جیاوازەکان لە شوێنە گەشتیاریەکان یاخود لە شوێنە مێژوویەکان دانراوە بۆ ئەوەی کە شارەزای ئەو شوێنانە بن یان هیچ کێشەیەکیان نەبێت لە کاتێکدا سەردانی ئەو شوێنانەکەن. ئەو گەشتیارانی کە سەردانی ناوچە گەشتیارەکانی ئێماکەن دیارە لە ڕێگەی دەستی گەشت و گوزارەوە هەماهنگێکی زۆر باش هەیە و ئەتوانم بڵێم ئەوە بەڕێز سەرۆکی دەستەی گەشت و گوزار ڕۆڵێکی باشی هەیە لەو هەماهنگیەوە دەورێکی گرنگی هەبووە لەوەی کە سەرنجی گەشتیارانی بیانی و هەماهنگێکی باشکا لەگەڵ دەستەی گەشت و گوزاری عراقی بۆی گەشتیاری ناوچەکانی خواروی عراق بە شێوەیەکی باشتر بێنە ناوچە گەشتیارەکانی ئەمەوە لە ڕێگەی بازگەکانی شەواسانکاریێکی باشیان بۆ کراوە بە نسبەت ئەو ڕێنمایانی کە بەڕستان باستان کرد ئێمە وەکو خۆمان وەکو بەڕێبەراتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە ڕێبەرێکی گەشتیاریمان ئەم ساڵ چاپ کردووە کە بە هەر سێ زمانی کوردی عەرەبی ئینگلیزی لە کاتی سەردانیکردنی گەشتیاران لە ڕێگەی تیمەکانی خۆمانەوە ئێمە هەموو ئاسانکاریەکمان بۆ کردوون و تەنانەت وەرگێڕی تایبەتیشمان بۆ داناون و لە ناوچە گەشتیاریەکانیشە ئەوەی کە بۆمان کرابێت و لە توانامانە بوو بێت ڕێنمایی تایبەتمان داناو لە ناوچە گەشتیارەکانەوە لە کاتێک گەشتێرێکی بیانی ژێتە پارێزگای هەڵەبجە ئێمە تیمێکی تایبەتی بە ڕوبەراتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجەی لەگەڵا بێ کە وەکوتم وەرگێڕی تایبەتیشی لەگەڵا بێ و جا لەوە ئێمە وەکو بەڕێبەراتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە لە ڕێگەی پروشەرەوە جارێککە هەمات بەرسێ زمانی کوردی ئینگلیزی عەرەبی لە بازگەکان ئادرێ بۆ گەشتیارانی کە سەردانی ناوچە گەشتیارەکانی ئێماکەن و ئەمەم ساڵ بۆم ساڵیش پرۆژەیەکمان هەیە کە لە ڕێگەی
ئاپێکی گەشتیاری یان وبسایتێکی گەشتیاری تایبەت بە پارێزگای هەڵەبجەوە بە زمانی کوردی و ئینگلیزی و عەرەبی بتوانین کاریگەریمان هەبێ لە ڕاکێشانی سەرنجی گەشتیار بوون بوونە ئەوەی کە لە پلان ئێمایە ئێمە لە ڕێگەی ئەپەکەەوە یان لە ڕێگەی وبسایتەکەەوە سەرجەم ناوچە گەشتیاریەکان تۆمار بکەین وە سەرجەم ئۆتێل و ڕێستۆرانت و هەموو ئەو شوێنانی کە گەشتیار پێویستێتی بۆ لە شوێنێکی گەشتیاریە هەبێ تۆماری بکەین و لە کاتی سەردانیکردنی گەشتیار بۆ هەر ناوچەیەکی گەشتیاری بتوانێت بە ئاسانترین شێوە بچێتە ئەو ناوچە گەشتیاریەوە بتوانێت ئەوەی کە خۆی پێویستێتی پێشتر بۆ نمونە لە حەجزکردنی ئوتێلە یان ئەو ڕێستۆرانت و خواردنی کە خۆی مەبەستێتی پێشتر لە ڕێگەی ئەو وبسایتەوە یان لە ڕێگەی ئەو ئەپەوە بتوانێت حەجزی بکات و بە ئاسانترین شێوەگاتە دەستی. بەڵێ کاک هەورامان باسی پلانەکانتان کرد وەک بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری هەڵەبجە تا چەند هەماهەنگیتان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان هەیە بە تایبەتی حکوومەت بۆ سەرخستنی پلانەکانتان؟ بەڵێ ئێمە هەمیشە ئەتوانم بڵێم لایەنە پەیوەندیدارەکان و ڕۆڵێکی زۆر باشیانە بۆ هۆکارێکی زۆر باش بوون بۆ سەرکەوتنی پلانەکانی ئێمە. من لە سەرەتاش ڕاماژەم پێکرد بەڕێز پارێزگاری هەڵەبجە ڕۆڵێکی زۆر باشی هەیە لە سەرکەوتنی پلانەکانی ئێمە هەمیشە پشتیوان و هاوکارێکی باشی ئێمە بۆەوە بەڕێز قایمقامی هەڵەبجە و بەڕێزان دەستگامیەکان لە پارێزگای هەڵەبجە و تیمەکانی شارەوانی هەموو ئەمانە ئەتوانم بڵێم تەواوکەری پلانەکانی ئێمە و ڕۆڵێکی زۆر باشیان هەبووە لە سەرکەوتنی پلانەکانی ئێمە. ئێمە بۆم جەشنەش هەمانگیی باشمان هەبووە لەگەڵەوانە دیاراوان هەموو ئامادەکاریی خۆیان کردووە ئامادەی هەموو هاوکاریەکی ئێمە بە دڵنیایەوە هاوشانی تیمەکانی ئێمە تیمەکانی ئاسایش و پۆلیس و پۆلیسی هاتوچۆوە تیمەکانی تەندروستی و تەنانەت تیمەکانی بەرگری شارستانیش لەو ناوچانەی کە سەرچاوی ئاوی لێ بەتایبەت بۆ سەرچاوی زەڵم و هاوین هەپاری ئەحمەداوە کە ئێستا بە ڕێژەیەکی زۆر ئاوەکەی زیادی کردووە کە ساڵانە ژمارەیەکی گەشتیاری زۆر سەردانیەوەیەکە. ئێمە لە ڕێگەی تیمەکانمانەوە چ لە بەرگری شارستانی ئاسایش پۆلیس تیمەکانی تەندروستی هەمومان بۆ ڕۆژانی جەشن لەوێ بین و پێشوازی لە هاتنی گەشتیارەکەین و ڕێنماییان هێنێ بۆی مەترسی لەسەر ژیانی گەشتیاران دروست نەبێت. زۆر باشە کاکە وەرامان بەڕێستان وەک وتەبێژی گەشت و گوزاری هەڵەبجە ئەوە خاڵکانی پشکنین چۆن پێشوازی لە گەشتیارانەکرێ و ڕێکارەکانیان بە شێوەیەکی باش یاخود لە زووترین کاتا بۆ ئەنجام بدرێ بۆی کە ماوەیەکی زۆر لە خاڵەکانی پشکنینان نەمێننەوە و شێوازی مامەڵەکردنێکی باش و گونجاو لەگەڵ گەشتیارانە تا چەند واکە کە گەشتیار دووبارە سەردانی ناوچە گەشتیارەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بکاتەوە. هەماهەنگیتان هەبوو لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە لەم بارەیەوە؟ بە دڵنیایەوە ئێمە هەماهەنگیمان هەیە و جیا لەوە شێمە فیدباکی گەشتیاران وەرەگرین. ئێمە ئەو گەشتیارانی کە سەردانی ناوچە گەشتیارەکانی ئێمە کە ئێمە پرسیاریان لەیەکرد فیدباکیان لێ وەرەگرین بزانین ئەو گرفتانە چین کاتێک گەشتیارێک سەردانی ناوچە گەشتیارەکەی ئێمە کە یان ئەو پێویستیانی کە گەشتیارێک پێویستێتی لە ناوچە گەشتیارەکان ئێمە خۆشبەختانەوەی کە ئێمە لە گەشتیارانمان وەرگتوێتەوە لە ڕووی ئەمنیەوە بەتایبەت لە بازگەکانە هاوکاریەکی زۆر باشیان نەکرێ وەک سەرەتاشەوە باسم کرد بەڕێز سەرۆکی دەستەی گەشت و گوزار و بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵێکی زۆر باشیان هەبووە لە ئاسانکاریکردن بۆ هاتنی گەشتیار بۆ ناوچە گەشتیارەکانی ئێمە. بۆ نمونە ئەو کۆمپانیانی کە لە ناوچەکانی خواروی عێراقەوە گەشتیار هێنن بۆ ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت بۆ سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە پێشتر ناوەکانیان نەدرێ بە بازەکان و ئاسانکاریان بۆ کرێ بۆی کە گەشتیاران هاتنە بازەکان بتوانن بە ئاسانترین شێوە بەبێ ئەوەی هیچ گرفتێکیان بۆ دروست بکریان هیچ چاوەڕوانیەک هەبێت لە بازەکانە هەموو ئامادەکاریەک بۆ کڕیوە جالەوەش کە تیمەکانی بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزار لەوێ بن و ئێمە ئەم ساڵ بۆ خۆشمان بەنیازین و پلان کارمان لەسەر کردووە لە هەردوو بازگەی خورماڵ و بازگەی زەمەقی سنتەرێکی زانیاری تایبەت بە هاتنی گەشتیاران دروست بکەین و ئەمەشمان خسۆتە پلانی جێبەجێکردنەوە بۆی ئێمە هاوشانی تیمەکانی ئاسایش لە بازگەکانە هەمومان پێکەوە بتوانین پێشوازی لە هاتنی گەشتیار بکەین و بە ئاسانکاریەکی باشیشان بۆ بکەین بۆی بە زووترین کات چاوەڕوانی نەبن و هیچ گرفتێکیان بۆ دروست نەبێت بتوانن سەردانی ناوچە گەشتیارەکان بکەن. بەڵێ کاک هەورامان باسی بە بازارکردنت کرد لە بواری گەشت و گوزاریدا تا چەند لە ڕێی سۆشیال میدیاوە یاخود لە ڕێی کەناڵەکانەوە
ڕیکلام بکەن بۆ ئەوەی سەرنجی گەشتیاران ڕاکێشن بۆ ئەو ناوچانی کە خۆت ئاماژەت پێ هەم ناوچەی گەشتیاریە هەم ناوچەی شوێنەواری مێژووی و ئاینیە بتوان لە ڕێ ڕیکلامەوە سەرنجی گەشتیاران ڕاکێشن. بەدڵنیاییەوە ئێمە دەستگاکانی ڕاگەاندن هاوکارێک و پشتیوانێکی زۆر باشی ئێمن واتوانم بڵێم بەشێک لەو بە بازارکردنەی کە ئەوان بۆ ئێمەیان کردووە یعنی جێگەی سوپاسەوە جێگەی پێزانینە و ڕۆڵی خۆی هەبووە کاریگەری خۆی هەبووە یعنی ئەتوانم بڵێم ڕاگەاندن کاریگەریکی زۆر باشی هەبووە لەسەر بە بازارکردنی ناوچە گەشتیارەکانی ئێمەوە جا لەوەش من ئاماژەم پێکرد ئێمە یەکێک لەو پلانانی کە لە بواری بە بازارکردنە جێبەجێیەکەین هێنانی ئەو کەسە بەناوبانگانەی ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە یان سوسیال میدیایە پلانمان هەیە ئێمە بۆ ئەم ساڵ چەند بلوگەرێک یانەوانی کە لە بواری سوسیال میدیا بەناوبانگن لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بیانهێنینە پارێزگای هەڵەبجە بۆی بتوانین بە بازارکردن بۆ ناوچە گەشتیارەکانی خۆمان بکەین. خۆشببختانە لە ساڵی پارا ژمارەیەک لەوانەمان لە وڵاتە عەرەبیەکانەوە هێناوە کە کاریگەریەکی باشیان هەبووە لەسەر ڕاکێشانی سەرنجی گەشتیاران بۆ ناوچە گەشتیاریەکان. بە خۆشحاڵیشەوە ئێمە نەتیجەکەمان بینی ئەوانی کە هاتن نەتیجەکەمان بینی و لە پیجەکانی خۆیان لە ئەکاونتەکانی خۆیان بە بازارکردنێکی باشیان بۆ ناوچە گەشتیاریەکانی ئێمە کردبوو خەڵکێکی زۆر بینی بووی و ئەتوانم بڵێم یەکێک لە هۆکارەکان بۆ ڕاکێشانی سەرنجی گەشتیاری بیانی بۆ ناوچە گەشتیاریەکانی ئێمە. باشە کەواتە لە کۆتاییدا و لە کۆی هەموو ئەوانەی کە بەڕێستان باستان کرد ئەتوانین بڵین کە کەرتی گەشتیاری لە ئێستادا لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدا و بەتایبەت لە سنوورەکەی بەڕێستانە و پێویستە چۆن گرنگی زیاتری پێ بدرێت بە ئەوی کە زیاتر بەرەو پێش بچێت. ئەتوانم بڵێم گەرتی گەشت و گوزار ساڵ بە ساڵ لە هەرێمی کوردستانە بەرەو پێشەوە چێوە ئەمەش پەیوەندی بەو پلانانە هەیە کە لە بواری گەشت و گوزارە داهێنرێت. بۆی ئێمەش لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەتوانم بڵێم ساڵ بە ساڵ بەرەو باشتر دەڕۆین و بەرەو پێشتر دەڕۆین. بەڵام یەک تایبەتمەندی جیاوازەیە لە پارێزگای هەڵەبجە. ئێمە لە پارێزگای هەڵەبجە پێویستمان بۆیە کە بۆی بتوانین ناوچەی گەشتیاری جیاواز بکەینەوە بۆی بتوانین ژێرخانێکی گەشتیاری لە ناوچەکە دروستکەین پێویستمان بەوەیە ئێمە بۆ پارێزگای هەڵەبجە کۆمەڵێ پرۆژی جیاوازمان بۆ جێبەجێ بکرێت. بۆ نمونە ئێمە پێویستمان بەکردنەوەی هۆتێلی جیاوازە پێویستمان بەکردنەوەی ڕێستۆران و خواردنگەی جیاوازە پێویستمان بە تەلەفریکە پێویستمان بە کۆمەڵێک پارکە بۆی بتوانین سەرنجی گەشتیاری زیاتر بۆ خۆمان ڕابکێشین و بتوانین ژێرخانێکی گەشتیاری باش لە پارێزگاکە دروستکەین. ئێمە هەموو هەوڵێکی خۆمانیاوە خۆشببختانە ئەتوانم بڵێم ئێمە درێخیمان نەکردووە لەوەی بتوانین کەرتی گەشت و گوزار لە پارێزگای هەڵەبجە زیاتر بەرەو پێشەوە بین و زیاتر بیبوژینەوە. وەگوتم ئێمە 36 ناوچەی گەشتیاریمان هەیە لە پارێزگای هەڵەبجە. ئەم 36 ناوچە گەشتیاریە دەورێکی زۆر باشیان هەبووە لە بژانەوەی کەرتی گەشت و گوزاری هەرێمی کوردستان. ئێمە ئەگەر سێری ئامارەکان بکەین سێری داتاکانی دەستی گەشت و گوزار بکەین ساڵانە ڕێژەی هاتنی گەشتیار بۆ ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان لە بەرزبوونەدایەوە لە زیانبوونە دیارە پشکێکی شێری ئەو هاتنی گەشتیارش بۆ ناوچە گەشتیارەکانی ئێمەیە وەکوتم ئەو 36 ناوچەیە بە نمونە ئێمە هاوین هەواری ئەحمەداوە و ناوچەی هەورامان و ناوچەکانی دیکە دەورێکی باش و کاریگەریان هەبوو لە ڕاکێشانی سەرنجی گەشتیاران بەڵام ئەمانە بە تەنها بەس نین بۆی بتوانین کەرتی گەشت و گوزار لە پارێزگاکە بەرەو پێشەوە بەرین و ئێمە داواکارین لێرەوە ئێمە داواکارین لە ڕێگەی شاشەکەی بەڕێستانەوە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگیی تایبەت بە پارێزگای هەڵەبجە بدات بە تایبەت لە ڕووی کەرتی گەشت و گوزارەوە چونکە تایبەتمەندی جیاوازی هەیە شوێنی جیاوازی هەیە شوێنی دڵڕفێن و کللتوری جیاوازی هەیە و داواکاریشین لەوە بەرهێنەران لە بواری گەشت و گوزارە لە بواری گەشتیاریە پرۆژەکانیان بێنە پارێزگای هەڵەبجە. ئێمە وەکو بەڕێبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەڵەبجە ئامادەین بۆ هەموو هاوکاریەکیان بکەین و هەموو ئاسانکاریەکیان بۆ بکەین بۆ ئەوەی بتوانین هەمومان پێکەوە کەرتی گەشت و گوزار لە پارێزگای هەڵەبجە ببوژێنینەوە و من لێرەوە زۆر سپاسی سەرۆکی دەستەی گەشت و گوزار و بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە هەمیشە پاڵپشتی ئێمە بوون بۆی بتوانین کەرتی گەشت و گوزار لە پارێزگای هەڵەبجە بەرەو پێشەوە بەرین و بۆ
ئەوەی جێگەی دڵخۆشیە ئێستا پرۆژەی گەشت و کاڵ کە پرۆژەیەکە بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاقوبات سەرپشتیەکە چەند پرۆژەیەکی لە پارێزگای هەڵەبجە هێناوەتە پارێزگای هەڵەبجە ئەتوانم بڵم دەورێکی بە تەواوبوونی ئەو پرۆژانە دەورێکی باشیان هەبێت لە ڕاکێشانی سەرنجی گەشتیار وە لە بەرەو پێشبردننی کەرتی گەشت و گوزار لە پارێزگای هەڵەبجە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز هەورامان جەلال و تەبێژی گەشت و گوزاری هەڵەبجە. سپاس بۆی کە ئەم بەیانە لەگەڵمان نبوویت و کۆمەڵێک زانیاری زۆرت بەدای سپاس دەکەین. سەرکەوتوو بن.